سوێن بەخوا لە بەیانی ئەمە سێجا بێم دیۆگەی شات. چوارەم ڕۆژی دابەشکردنی موچەیە ئامێرەکانی ATM لە کەلار تاوەکو ئێستا قەرەباڵەخێکی زۆری پێوە دیارە هاوڵاتیان دوای 4 ڕۆژ لە دابەشکردنی موچە هێشتا دێنە بەردەم ئامێرەکانی ATM سرە دەگرن. هاوڵاتیان بازەوە دەکەن کە ئامێرەکان خاون بەشێک لە ئامێرەکان کارتەکان ناخوێنێتەوە و درەنگ پارەکەیان پێدا یاخود کێشەی ئینتەرنێتیانەیە. من ئەمەوێ بڕۆمە لای بەشێک لەو هاوڵاتیانە خۆیان کە لێرەن. مامەگیان سڵاوت لێبێ لە کوێوە هاتووی بۆ وەرگرایان وەڵا لە کفریوە مامۆساییان چەندەم جارتە دێت ئێرە؟ وەڵای ئەمە سێم جارمە بێم لە کفری شەشەم جا کشی گەڕامە لەنە لە نووسنگایدن پێمان نە لە جیازەکان کەلارێ خوێنێت. باش هۆکاری چێ کێشەی چییە؟ وەڵی وەکاری ئەمە دەور هەفتا پۆلیسین بەس من و دوو برادر ئەلم کارتەمانە سەی نەگەی ئەوی خوێناوەی نەگەی من ناخوێنێت. قسەتان نەکرۆ لەگەڵیانی پەیوەندیدارە لەگەڵ بانکەیە چی بێەوە؟ وەڵی قسەمان لەگەڵیا کردە ئەڵێ هیچ کێشەیەکی نیە ئێمە لێرە جیازەکان نایخوێنێت. سوێن بەخوا لە بەیانی ئەمە سێجا بێم دیۆگەی شات. لە کفریۆمە 2 ڕۆژە بەردەوام دێت. 2 ڕۆژە بەردەوام تێم بووەمە قیمەتی نیە ئەوەمە نووسنگاکان بازار کەلار و کفریش قیمەتی نیە ئەڵێ لەمە جیازەکەی لا ئێمەنی لە نووسینکانیش پارەکە تا پێ نادەن پارەکەش دابەزیە و جیازەکە نایخوێنێت. نامەتان بووە تۆ کە موچەکەتان دابەزێت سەر حسابەکەتان؟ بەڵێ لە کفری دام لێ وتی موچەکەت دابەزیە بەس جیازەکەی من نایخوێنێت. باشە دەستەکان خۆش بێت زۆر ڕێزی خۆش. ئەوەی ئەیبینن لە دیمەنەکان ینی قەرەباڵەخێکی زۆر هەیە لە بەردەم ئامێرەکانی ATM لە کەلار هاوڵاتیان سریان گرتووە. بەشێک لە هۆکاریم قەرەباڵەخێەوە بۆ واگەڕێتەوە لە قەزای کفری هیچ ئامێرێکی ATM بوونی نییە بۆ وەرگرتنی موچەی ئەو موچە خۆرانەی کە موچەکانیان کەوتۆت سەر پرۆژەی هەژماری من و لە قەزای ڕزگاریش تەنها یەک ئامێری ATM بوونی هەیە. ئەمە وای کردووە کە قەرەباڵەخی و لۆدێکی زۆر بکەوێتە سەر ئەو ئامێرانی کە لە کەلاردا هەیە. من قسەم لەگەڵ کارمەندی یەکێک لەم بانکانەیە کرد ئەو باسی لەوە کرد ئامێرەکان هیچ گرفتێکی نەبوونی پارەیان نییە واتە هەموو ئامێرەکان پڕی پارەن بەڵام هەندێک جار بەهۆی گرفتی کارەبا یاخود هێڵی ئینتەرنێتەوە تووشی ئەوە بنکە کارتی هاوڵاتیان نەخوێنێتەوە و هاوڵاتیان تاخیر بن درەنگ بکەون لە وەرگرتنی موچەکانیان جگە لەوەی هیچ گرفتێکی دیکە نیە و ئەو کارمەندەی ئەو بانکە باسی کرد ئامێرەکان لە 100 ملیۆن دینار کەمتر قبول ناکەن. ئامێرەکان بەردەوام وەکۆ باسی لێوە کرد بەردەوام 100 ملیۆن دیناری تێدایە بەڵام ئەوەی کە هاوڵاتیان تووشێ بن خراپی هێڵی ئینتەرنێت و پچڕانی کارەبایە کە وا کات پرۆسەی وەرگرتنی موچەکانیان خاوتر بێتەوە.